گەل لە خۆم گەڕۆژە کەوتم بەسەر عەرز کێ هاودەمەم دەبێ کێ لە پشتم وەک برا دەبێ کێ لەبێتە خەنجەری بە ژەهر کراوی پشتم کام دەست دەبێتە یاری دەرو ئەوەی هەستانم کام دەنگ دەبێتە ئارەم کەرو دڵداری دارم کام ڕفیق دەبێتە ساڕەشێک بۆ برینانم خوێنی برینەکانم کام ژیر تۆڵەی دەستێنەکام نوشدار و یەکەم کە سەڵم دەستێنێ بەڵام تۆ ڕفیق تۆ لە برا بۆم نزیکتر بە تۆ لە پشتم بە لە شەقامەکانی هەواری شار لە شاری بێ ڕفیقان و نامەردان تۆ مەر بە تۆ لە پشتم وەک دیوار و پەناگایەکی قایم بە ڕفیق سەلمێنراوی زۆر دەمێکە تۆ وەک برای گیانیمی بۆ زۆر کەس تاڵی خەوێکە جار و بەر بە ئەنقەس خۆم لێدا لە عەرزە و کاتانە دیم کێ لەگەڵمە و کێ خەم خۆرێکمە ڕفیق خەم لەسەر دەم و چاوت نەبینم تۆ منت هەست برای گیانی چیت گەرەک کە بۆت بێنم لە پەیکی یەکەم لێرە دەم بە سەڵامەتی ڕفیق لە دوو هەمی ئەوانەی بە ئەنقەس خۆیان کرد بە ڕفیق بەڵام ئێمە لە پشتێکی پشت بە پشتی یەکتر تۆمانەی ڕفیقایەتی لە بوونی خۆتدا تەواو کرد لە ناو شارێکی بێ کەسدا زۆر کەس ناوی خۆیان ڕفیق نا بەڵام بوونە خەنجەرێک و لە پشتیاندا و لە ئەرزدا تۆ بوویتە پەنایەک بۆ بێ ڕفیقان ئەی ڕفیق تۆ بوویتە خەمخۆرێک بۆ خەمەکانم ئەی ڕفیق ڕفیق لەبیرتەوە شتەڕ دوژمنایەتی دەستمان پێ کرد سەرەتاکان ڕقمان لێک بوو شەڕمان بێگە فرۆش قسەمان بە یەکترەوت بەڵام کێی زانی ڕۆژێک بێ بینە پشت و پەنایەوە یەکتر یعنی بووینە ڕفیقەیە کە دەوروبەر حەسوودیمان پێ بکەن بە خیلیان بێت ڕفیق نەبینم ڕوخساری خەمکی ناویت هەرچیەک بوو لەسەر من حیساب کە هەموو کات ڕفیق 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 یعنی تۆ هەموو شەیە لە تۆدا خڵاساوێتەوە ڕفیق ناڕفیقان زۆر بوونە ئاگادار بە پەلامار نەدەنەمووی برای مەنفەعەت بوونە ڕفیق خەمگینیت بینم لە ناوە ئەشکێم شاید بە من و توی پێکەوە دش بە لەشکەرێ ڕفیق لەگەڵ